خۆشەویستانم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی میدیا و متمانە گەڕاینەوە لاتان تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر گرنگی خوێندن و پەروەردەی میدیایی بۆ ئەم مەبەستە بەڕێز دکتۆر شوان وەک مامۆسایی زانکۆ میواندارەتی کراوە. دکتۆر گیان وێ ڕای بە خێراتن پێمان خۆشە بپرسید ماوەیەکە لەگەڵ سەرهەڵدانی ئەوەی کە میدیای هاوچەرخکە گەشەی کردووە قسە و باسی ئەم پرۆسەیە کە پێوترێ خوێندن و پەروەردەی میدیایی زۆر لە گۆڕێدایە بە تایبەتی لە ناو توێژەرانە لە ناو توێژەرە ئاکادیمەکانە پێمان خۆشە بەرەوەی باسی سوودەکانی بکەین هۆکارەکانی گەرمبوونی ئەم قسە و باسەمان بۆ ئاماژە پێ بدەیت. هەڵبەت هۆکارەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر یا لە کولتورێکەوە بۆ کولتورێکی دیکە هەتا لە زانکۆیەکە بۆ زانکۆیەکی دیکە و لە پەیمانگایەکە بۆ پەیمانگایەکی دیکە ئەشێت جیاواز بێ بە شێوەیەکی گشتی هەر پرۆسەیە کە دەست پێەکەی ئەبێ ئامانجێکی دیاریکراوە هەبێ ئەم ئامانجا ئەشێ سەقفی زەمانی هەبێ لە مودەی چەنە تحقیقیەکەی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی بە ئەکادی بوونی میدیا لە هەرێمی کوردستانە ئەو کاتانی کە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕۆژنامەنووسی لە ساڵی 1990 کرایەوە و بە دوایدا بەشی ڕاگەاندن لە کۆلیژ زانست مرۆڤایەتەکانی زانکۆی سلێمانی کرایەوە لە 99 بۆ 2021 زیاد لە 20 ساڵێک تەمەنە. ئێستا دوای 20 ساڵ ئێمەی ئەکادیمین پرسیار لە خۆمانەکەین باشە سەرباری ئەوەی کە لە هەرێمی کوردستانە نزیکەی 6 زانکۆ و پەیمانگای حکومیمان هەیە کە بەشی ڕاگەیاندن و تەکنیکی میدیا و ڕۆژنامە نووسیان هەیە و ساڵانە بەسەدان کادری ئەکادیمی پێگەێنن ئەم کادرە ئەکادیمیانە ئەچنە کوێوە لە کاتێکە ئێمە ئەبینین زۆربەی شاشەکان پڕەتی لە کەم و کوڕی میدیای کوردی وەکۆڵی لێوان لێوە لە خەوشی میدیایی لە ڕووی پیشەیەوە لە ڕووی یاساییەوە بۆیە ئێستا بە بڕوای ئێمە کاتێتی کە مڕاجعەیەکی دۆخی ئەکادیمی بکەینەوە هەم لە ڕووی ئەو پرۆگرامە پەروەردەیانی کە هەیە لە نێوەندەکانی خوێندنی ئەکادیمی میدیادا لە زانکۆ و پەیمانگاکان هەم لە ڕووی ئەو خوێندکارانەی کە وەرەگیرێن لەوێ ئایا بە چه فلترێک وەرەگیرێن ئایا ئەو سیستمە مرکزی کە هەیە لە هەرێمی کوردستان قوڵی مرکزی بۆ بواری میدیاش گونجاوە یا پێویستی بە سیستمێکی دیکەی وەرگرتنە کواڵەتی و ئاستی مامۆساکانمان چۆنە ئایا بەڕاستی مامۆسایی پسپۆر و ڕاهێنراون لە بۆجاری وتنەوەی بابەتە میدیایەکان چونکە ئێمە زانی مەجای میدیا جگەلەوەی بابەتێکی ئەکادیمی و زانستێکی هاوچەرخە پێویستی بە باگراوندێکی پیشەییش هەیە و بە کۆمەڵە فلتری پیشەیە ڕۆشتە بێ بۆ ئەوی باشتر بتوانێت ئەدای ئەو بابەتانە بکاکە بە جانبە نەزەریەکە پێشکەشی خوێندکارانێکە. جانبێکی دیکە بەڵێ جانبێکی دیکە مەسائلی ژینگەی خوێندنی میدیایە ئایا ئێمە ئەو بەشە ئەکادیمیانی کە هەمانە هەمویان خاوەنی تاقیگەی میدیاین ئەوەی کە لە ئینگلیزیا پێی دەوترێ میدیا لاب هەمانە هەموو کەرەسەکانی تایە خوێندکارێک کاتێک کە هەواڵە خوێنێ هەر بە تیۆری خوێنێ یاخود بە پراکتیکی دەرفەتی ئەوەی ئەبێ کە چەند هەواڵێک داڕێژێتەوە و قاڵبەکانی بزانێ یا کەسێکە شارەزایی لە مەجای کامێرا پێیاکە بەشی ئەوە کامێرامان هەیە لەو تاقیگە میدیایانەی زانکۆ پەیمانگاکانە کە تەجروبەی لەسەرکە چۆنە ئەمانە کۆمەڵێ وەکۆڵە چوار کوچکەیەکە هەم مامۆسا هەم خوێندکار هەم پرۆگرامی پەروەردەیی هەم ژینگەی خوێندن چوار کوچکەیەکە مەفروزە هەردە ساڵ جارێ یا هەر چەند ساڵ جارێک مراجعی تیا بکەی بە تایبەت ئەمە چەند ساڵێکە وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستی هەرێمی کوردستان تەبەنای سیستمی بۆڵۆنیای کردووە بۆڵۆنیا پرۆسس کە ئەمە چانسێکی دیکە ئایا بەوەی کە هەر بە شەو لە ئاستی خۆیەوە گۆڕانکاری لە پرۆگرامەکانیەوە لە شێوازی بەرهێنانی وانەکانی و پێشکەشکردنیدا بکە. لە قسە لەسەر ئەوە زۆرەکرێت کە پەروەردەی میدیایی بە تەنها باز لەوە ئەکرێ ینی قسە لەسەرەوە ئەکرێت لێو ناوەسێتەوە کە لەسەر ئاستی خوێندنی باڵایە بۆ ئەوەی کە فێرخوازان تۆکمە بکەی بۆ ئەوەی کە بە تەقەنیاتی تازەوە بێن بەڵکو قسە لەسەر ئەوەیە ئەڵێن میدیاش خۆی بە جۆرێ لە جۆرەکان کەوتۆتە ناو فەوزاوە ئەمە هۆکاری بابەتیە کە وا بکات کە ئەم پرۆژەیە ئیتر وردە لە
چۆنەڵی لە فکر دەربچێت لە ئایدیا دەربچێ بچێتە ناو پلانی جێبەجێکردنەوە ئەوە هۆکارە ئەوە شێکە لە هۆکارە سەرچەکان لەبەرەوەی تۆ کە مڕاجعەکەیتەوە بیر لەوە ئەکەیتەوە باش ئەم هەموو نێوەندە ئەکادیمیم هەیە کە ئینتاجی ڕۆژنامەنووسی ئەکادیمیەکە بە تیۆری بە پراکتیکی بۆ نمونە یاساکانی ڕاگەیاندنی خوێندووە ڕەساپیشەیەکانی خوێندووە هونەرەکانی نووسینی خوێندووە ئەی بۆچی مەسەلەن ئەبینین کەناڵەکان بە بینرا و بە بیسترا و بە دیجیتاڵی ئەدایان ئەو نەخراپە بۆچی ئەو هەموو تۆمەت و جنێودان و ناوزڕاندن و تەداخلکردن لە ژانی تایبەت لە میدیای کوردی هەیە ئەمانە ئەم کادرە ئەکادیمیانە لەکوێن چانسیەوەیان هەیە دابمەزرێن لەم کەناڵە کوردیانی کە هەیە یانیانە ئەگەر نیانە چێ ئیداری کەناڵە کوردیەکانەکەن چی ئیداری میدیای کوردیەکە بەشێکن لە دەرچوانی نێوەندە ئەکادیمیەکان یاکوت ئەوانن کە وەکۆڵێ بە ئەجندایەکی دیاریکراوە هاتوونەتە نێو میدیا و میدیان کۆنتترۆل کردووە و هەیمێنیان بەسەرا کردو لە دەستی ئەکادمیەکان لە دەستی ئەوانەی کە دەرچوو نێوەندە ئەکادمیەکانیان سندونەتەوە ئێمە ئەمانەوەی بەڕاستی لەوە یەکلایی بینەوە و بگەینە ئەو قەناعاتەی کە ئیتر کاتێتی بۆ منە حکوومەت پلانی استراتیژی هەبێتەوە ئەکە بەشێکی ئەکادمی ئەەکەیتەوە ئەبێ بیر لەوەش بکەیتەوە سپێنی ئەم کەسە لە کوێە بەگەڕێخلی بۆ نمونە تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری هیچ بڕیارێک هیچ ڕاستپاردەیەکی نییە بۆی بیکە بە مەرج بەسەر کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بۆی وەکۆڵێ بەربگرێ بەم لێشاوی فەوزایی کە میدیای کوردی دروستی کردووە ئەگەر دەرچووی بەشەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسی نەبوو لای خۆدوەری مەگرە یا ئەگەر بە خولێکی ڕۆژنامەوانی پیشەیدا نەڕۆشت بوو لای خۆدوەری مەگرە ئێستا فلتەرەکانی وەرگرتنی کەوادری ڕاگەاندن زۆر کەم بوونەتەوە ینی جاران بۆ نمونەتەوە ئەگەر وەک بیرای لە کەناڵێکی ڕاگەیاندنە مدەیەکە هەبوو بە تێستا ئاڕۆشتی دوای تێستەکە ئەنج قرارەدا تۆ ببی بە کادرێک لەو کەناڵەیە یا نەبی ئێستا ئۆتۆماتیکلی ئەمڕۆ وەریەگرێ سپێنە لەسەر شاشەیە و کاکەوێتە سەر شاشەش ئەم یەکەم جارێتی تەجروبەی نیە نە لە ڕووی ئەکادمیەوە خوێندوێتی نە لە ڕووی پیشەیەوە تەجروبەی کردووە لە ڕووی ئەزمموونیەوە کاری میدیایی یەکەن ڕێک بێ قاڵبووتر بن باشتر دەستی بەردی تێڵی مەشاکی لە میدیایەکانەکەوێت و وەڕەنگ بێ بڵێن بەرچاوی واقعیترە یان ڕوونترە لە کاری میدیایی تاکوی کە با بڵێن ساحەکە وای لێ بێت تاکوی کە خەڵکی ئەکادمی بێتە ناو سنتەرە میدیایەکانەوە ئیتر وردەوردە ئەوەش وەکۆڵێ ڕێگەیەکی دیکەی باشکردنی دۆخی میدیای لە هەرێمی کوردستان لەم ساڵانەی دواییە لە ڕێگەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە داوای 6 کورسی کرا بۆ ڕۆژنامە نووسانەوانی کە ئێستا بە حەقیقی ڕۆژنامە نووسن بەڵام لە ڕووی ئەکادمیەوە نەیان خوێندووە ساڵانە ئێستا لە بەشەکانی تەکنیکی میدیا ڕاگەیاندن 6 ڕۆژنامە نووس بە سەپۆرتی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان وەرەگیرێن و ئەمانە جان بە پیشەیەکەیان ئاوێتی جانبی ئەکادمیەکردن و باشتیژە بێن بە دڵنیایەوە خەلەلەکان لەم جۆرە کەسانەیان نییە کە قاڵبووی مەجالەکان خەلەلەکان زۆرتر لەوانەیە کە ئۆتۆماتیکلی داخلی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبن بەبێ ئەوەی بە هیچ فلتەرێکی ئەکادمیا ڕۆشت بێتن یا بە فلتەری پیشەیی یا ڕۆشت بێتن دکتۆر ئەم جۆرە پرۆژەیە کە باسەکرێ من پێم وایە جارێ ئایدیایە هەڵبەت چەند ساڵێک ئەمەوەکو بیرۆکە بازەکرێ و قسەی لەسەرکرێ بەڵام گرنگە جیهەتی معنی کە کوێیە کە وەزارەتی خوێندی باڵایە کە وەزارەتی پەروەردەیە بێتە سەرخەت چونکە ئێستا میدیا بووەتە بە بەشێکی حیاتی هەر یەکێک ڕاستە ببوورە من پرسیارەکە ئەمەیە ئایدیایەکی لەم چەشنە لەبەردەمی دوو ڕێگایە ڕێگایەکیانەوەیە کە کواڵیتی میدیا لە ناو زانکۆکانە بەهێزتر بکرێ لە لایەکی تریشەوە ئاڕاستەی میدیا بەرپرس بکرێ لە ڕووی مۆراڵیەوە لە ڕووی بەرپرسیارەتیەوە و هەتا میدیایەکی سیستمایز بێت پێ وایە ئەم پرۆژەیە بای ئەوە ماتریاڵی پێ مادەی پێ بۆی کە میدیایەکی کواڵەتی لە ناو زانکۆکانەوە میدیایەکی کواڵەتیش لە ناو خودی میدیاکانە فراهەم بکە هەڵبەت ئەمانە هەمووی هەوڵن هەوڵەکان لە نێوەندی جیاوازەوە دەست پێکرێ بەشێکیان لە نێوەندە ئەکادمیەکانەوە وەکو ئەمە ئەم پرۆژەیە دەستی پێکردووە ئێستا لەسەر ئاستی بەشەکان ناوبناوە وەرکشۆ بکرێ ناوبناوە سیمپۆزیەمەکرێ و بیلەوە کرێتەوە کۆنفرانسی گەورەتر بکرێتەوە بۆی مراجعەیەک یا پێداچوونەوەیەک بە پرۆگرامەکانی خوێندنی میدیایە بکرێەوە لە نێوەندە پیشەیەکانیش جارجارە بینین هەر کەناڵە و بە پێیهێنی خۆی مەسەلەن خولی ڕۆژنامەوانی بۆ ستافەکەی ئەکاتەوە هەوڵی پێکەیاندنیانەیە هەوڵی گەشەپێدانی بەهرەکانیان ئەیە بەڵام ئەمانە هەمووی سنووردارە ئێمە ئیشەکەمان لەسەر ئەوەیە کە ساڵانە نزیکەی 150 بۆ 300 کادر لە نێوەندە ئەکادمیەکانی هەرێمی کوردستانە یانە دەرەوە ینی تاخە ڕۆژەکەن ئەم کەسانی کە دەرەچن هەمویان دانامەزرێن ئەمە پرسارێکی جەوهریە بۆچی دانامەزرێن بۆچی دانامەزرێن مەسەلەن ئەکرێ یەکێک لەو
ڕێگایانەی کە بیری لێ بکرێتەوە وەکووتم کەناڵەکانی ڕاگەیاندن ملزم کردن بەوانی کە ئەمانە تعین بکەن وەک لەوەی کەسێکی هاوی کە هیچ شارەزایەکی نییە هیچ نەیخوێندووە هەنگاوێکی دیکە تۆ کە مڕاجعە ئەکەیتەوە لە ڕوە ئەکادیمیەکەەوە منهەجەکەت ئاسێکی پێشکەوتوتری پێی هەڵبەت بۆ وەڵامی پرسیارەکەت بڵێ ئەمە کادری لە ڕووی سەرچاوی مرودیەوە کادری زۆرمان هەیە بۆ مڕاجعکردنەوەیە بەڵام چێ تەنفیزیەکە ینی ئێمە لە کوردستانە هاوشێوەی یاساکان یاسای زۆر جوانمان هەیە بەڵام یەکێ لە گرفتە گەورەکانمانەوەی یاسا لە هەرێمی کوردستانە تەنفیز ناکرێت تۆ بێت زەختەکەت بەو ئاڕاستەیە بەری کە یاساکان وا دابڕێژێ وا مرۆنەتی تیابێ کە تەنفیز بکرێ و بە قەناعەتەوە هەم میدیاکارەکە وەری بگرێ هەم ئەوەی کە پێ ئەوترێ سیاست دروستکەری میدیایی لە کەناڵێکە یا لە شوێنێکە ئەویش قەناعەتی پێ بەیەکەوە بە هاوشان بڕۆن نەک من لە دۆڵێکەوە قسە بکەم ئەوەی کە تەنفیزیەکە لە دۆڵێکەوە بێنەگەن دکتۆر ئەم پرۆژەیە بە تەنها ئەوەی کە قسە و باسی لەسەرەکرێ و ناوەناوە بابەتی لەسەردا بەزێنرێ و بابەت بە تایبەتی لە وڵاتانی دیکەش بە هەمان چەشندا بەزێنرێ قسەی لەسەر ئەوەیە بۆ ئەوەی کە هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ میدیا و کەرەستە میدیایەکانە دروست بێ بە تەنها خوێندنی میدیایی لە ناو زانکۆکانە حەسر نەکرێت بچێتە قۆناغی ئامادەیەکان بچێتە خوارتر بۆ قۆناغی ناوەندی و هەتا سەرەتایەکانیش بۆی کە بزانێت چۆن تعامل لەگەڵ ئامێریش تەکنۆلۆژیاکە و دەرهاویشتەی نەبێ نازام ئێوە لە بیرۆکەتانایە کاری لەم چەشنە بەڵێ ئەوە خۆی یەکێک لە ڕاستپەردەکانی ئەم پرۆژەیە میدیا ئێستا لەوە دەرچووەکە مەسەلەن تەنها ڕۆژنامەنووس ئیشی پێی بێ ئێستا ئێمە لە دوای چوار دەسەڵاتەکەەوە کە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن دادوەری و دەسەڵاتی مەجازی ڕاگەیاندنیش کە جاران بە دەسەڵاتی چوارم ناوزە دەکرا ئێستا دەسەڵاتی پێنجم هەیە کە مراقبەی خودی ڕاگەیاندنیشەکە کە خۆی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خەڵکی ئاسایی یا بەکارێنەرانە بینێتەوە کە پێوترێ ڕۆژنامەوانی ئەلکترۆنی یا ئەمریکا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە خۆی بۆتە کارکتەرێک هەم بەرەمێنەری پەیامی میدیاییە هەم بەکارێنەری پەیامی میدیاییشە بۆیە مادام دەور و ڕۆڵ و کاریگەری میدیا هێندە زۆر بووە گرنگە بیلەوە بکرێتەوە هەل لە باخچەی ساوایان و دەست پێکرێت چونکە هەندێک تەغیرات هەیە بە گەورەی ناکرێت ئەڵێ خۆیە گرتێ بە شێری تەرکی نایە بە پێری لە زمانی کوردی بۆیە مەفروزە لە باخچەی ساوانە دەست پێکرێت بۆ نمونە ئەو ئەپلیکیشنانی کە هەیە ئێستا بەشێکی زۆری مناڵان کاکە گرفتاری بەکارهێنانی میدیان هەم لە ئایپادەکەی لە مۆبایل لەمانە مناڵێک کە هێشتا تەمەنی نەگەیشتووە بەڵێ ڕاستە لە پڕفێری زمانێکە بێ بەڵام ئەمانەشی هەیە لە پڕفێری زمانێکە بەڵام دنیای سلبیاتی هەیە مەسەلەن ئەمانە ئەبێ مەفروزە بچێتە ناو باخچەی ساوایان و ئەم ئامرازانە بەوانە بناسنرێک لە باخچەی ساوایان دوای ئەوە پرۆگرامێکی تر دابنێ ئەمە پرۆگرامێکماندانەوە بە ناوی هۆشیاری میدیایی هۆشیاری میدیایی چیە بە پێ قۆناغ لە زەمنی خوێندنەکە بەڵێ ئەمە بە پێ قۆناغەکانە بێت جیاواز بێ بۆ نمونە ئەوەی بۆ باخچەی ساوانە ڕەنگە شتێکی زۆر سادە بێتەنە ئامێرەکانی پێناسێت و ناوەڕۆکەکەی و فێریەکەی یاهانی لەسەرەوەی ڕۆژانە مەفروزە چەند ساعت بەکاری بێنی یا لە چ تەمەنێکە بخوێندرێت لە ناو قوتابخانە و خوێندەرگاکان لە باخچەی ساوانە بخوێنرێ بۆ قۆناغی بنەڕەتی کە لە یەکەوە دەست پێەکە تاوەکو نۆی بنەڕەتی و دوایەوە منهەجێکی تر دابنێت بۆ نۆی بنەڕەتی بۆ 12 و بە دوای ئەوەیە ئیتر بۆ پەیمانگە و بۆ زانکۆ ئەمانە دابنرێەوە بەشێک لەوانشی کە تەخەڕوجەکەن لە بەشەکانی ڕاگەیاندن لە زانکۆکانە بەڕاستی ئەمانە مەفروزە تایم بکرێن بۆی ئەم مادانە بڵێنەوە یعنی ئەگەر حکوومەت پلانێکی استراتیژی هەبێ ئەتوانێت دەرچوانی بەشی ڕاگەیاندن بە دوو ئاراستە ئیسفادەیان لێ بکە هەم بیان کاتەوە بە مامۆستای ئەم بابەتی هۆشیاری میدیایە لە قۆناغی ساوایانەوە تاوەکو وەگاتە ئامادەیەکان هەم کەناڵەکانیش ناچار بکات لە ڕێگەی بڕیارێکی وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ نمونە مۆڵەتی ساڵانەیان بۆ تازە نکاتەوە ئەگەر ستافەکەی بۆ نمونە لە سا هەشتای لەوە نەبێ با یەکەم جار لە ساسە نەبێ چونکە مەرج نییە چی بڕوانامەی هەبوو کەسێکی شارەزاش بێ لە مەجالەکە بۆ نمونە لە یەکەم جار با لە سا 50 دەست پێکە لە سا 50 ستاف مەفروزە بۆ نمونە دەرچوونی بەشەکانی ڕاگەیاندن ڕۆژنامەوانی بێ ئەگەر کەناڵێک لە سا 50 نەبوو بۆ نمونە مۆڵەتەکەی بۆ تازە نکاتەوە وردە کەناڵەکەش تەشجیع عبێلەوەی کە ستافێک گەنێتە پێشەوە لانی کەم لە ڕووی نەزەریەوە پێوەی هیلاک نابێت وایە تەنها ئیشەکەی سەر جانب عملەکەی اینجا پرسیارێکی جەنابەت کە لە یادم چوو وەڵامی بەمەوە بەشێک لەم خەلەلانەی کە هەن دوولانەیە بەشێکیان ئەوەیە ئانقەستە بۆ نمونە کابرا هەم لە ڕووی ئەکادمیەوە خوێندوێتی هەم تەجروبەی هەیە هەم ڕۆژنامەوانێکی باشیشە کە ناوی ئێهێنین بەڵام هەندێک هەڵە لەوە کە ڕوویە هەزەکەین بەدەزان قەزێکە ینی ئەمە لە جیهەتێکەوە لە چوزانم کەسێکی سەروترەوە ڕاست پێراوە بەم جۆرە بەم ئاراستەیە
ئیش لەسەر میدیا بکە و میدیا بەم ئاراستەیە دابڕێت و ئاگادارە و بۆ شاری و ئیشی لەسەرەکە و ئاگاداری یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی جێبەجێ ناکە ئاگاداری ڕێساپیشەیەکانە ئاگاداری فەن و فنونی ڕۆژنامانەوە ئەمەیان قسەکە لەسەر ئەمانەیە کە بۆچی بەم ئاراستەیەشەکەن ئەوەی دیکەیان ڕەنگە لە نەزانیەوە بیکە کابرا تا دوێنێ چوزانم شوانکارە بووە سایق بووە لە بوارێکی دیکەیە بووە ئێستا بواری ڕاگەاندن بوارێکی ساکارە هەچیە خۆی پێ کات و مانکێکی کامێرەیەکی ئەدرێتێ قسەی لەسەر ئێمە قسەمان لەسەر ئەمەیەک ئەمەی کە نایزانێ فێر بکرێت بە فلترا بڕۆ بڕوای جەنا بدووە ئەم خوێندنە لە ڕووی پەروەردەییەوە ڕوبەڕووی بوارەکانی فێرکردن و پەروەردە بکرێتەوە بەڵام هەندێک لە میدیاکاران ڕخنەیەوە گرن ئەڵێن ئەو پرۆژەیە کە ئەیەوێت بچێتە ناو سیستمی خوێندنەوە میدیا بچێتە ناو بواری پەروەردە و خوێندنەوە بەشێک لە ئەرک و مەهامەکانی میدیایە وەرێگرێتەوە چونکە ئەڵێ بۆ نمونە میدیا 240 ساڵ لەمەوبەر لە ئەمریکایە میدیا بوو ئەوە گرنگی بە بواری پەروەردەکردن 150 ساڵ لەمەوە پێش میدیا بوو گرنگی بە پەروەردەکردنی مناڵەیە لە ڕێگای گۆڤار و ڕۆژنامە و ڕسموانە لە ساڵی 1970 یونیسف هەستا بەوەی کە بایەخ میدیای پەروەردەیی بایەخێکی گرنگی پێبیرێت و ئەم ئەرک و بەرپرسیارەتیانە لە ناو خودی میدیایەیە کە هەستێ بە جێبەجێکردنی پەروەردەی کۆمەڵگا بۆ ئەوەی کۆمەلگا یا بۆ ئەوەی وەرگر یا جەماوەەر زمانەی عەلامەکە لەوە بەدواوە دووچاری دەرهاویشتەی خراپ نەبێ قسە لەسەر ئەوەیە ئاڵێن ئەوە ئەرچی ئەوان نییە بچنە ناو ئیشەکەیشی میدیایە ئەڵێ خۆی میدیا تێکستی هەیە و ئەم تێکستە علمە و لە هەمان کاتا پیشەوە هوەریشە یاسایتایە و مۆراڵیتایە ئەبێ جیهەتی تر متابعات چاودێری دەستگا میدیایەکان بکات بۆ ئەوەی کە سەقافەی هۆشیاری لە ناو جەماوەرا بڵاو کاتەوە بگرە ناو زانکۆکانیشە خۆی ئەم قسەیە بەبارێکە ڕاستە بۆ لەبەرەوەی ئەرکی میدیا یەکێ لە ئەرکەکانی هۆشارکردنەوەیە بەڵام چێ ئەم هۆشیاریا بەخشێ چێ ئەو کەسەی کە تازە هاتوتە ناو کەناڵێکی میدیایە و هیچ شارەزایەکی لە بوارەکەیانە ئەو کەسەی کە هیچ ئامانجێکی نییە هیچ ئاراستەیەکی نییە هیچ با بڵێن ڕوئایەکی نییە بۆ کۆمەلگاکە جاران میدیا وا تەفسیرەکە وەکو تەنکی سەربان بوو کە چۆن تەنکی سەربان پڕە بوو ئەوەکە هات تەوزیع کرد بام و بەلوعەکانە بەڵام ئێستا تەنکی سەربانەکە خاڵیە چێ پڕیکاتەوە ئێستا میدیا ڕسمیەکانەوەی کە پێڵم مینستریم میدیا کە خۆیان لە میدیا کلاسیکەکان ئابینێتەوە ئێت ئەو لەکوێ وەرەگی تەغزیی خۆی لەکوێیەکە لە ئالتەرناتیڤ میدیاکە ئەوەی کە پێوترێت تۆڕە کۆمەڵایەتەکان تۆڕە کۆمەڵاتەکان ئێمە ئازانین و کۆڵێ لە دایک بووی ئینتەرنێتن ئینتەرنێت دنیایەکی بێسنوورە ئەوەی کە تیانە بێ فلتەرە ئەوەی کە تیانە بێ فلتەرە ئێمە دوو جۆر ڕۆژنامەگەریمان هەیە ڕۆژنامەگەریەکمان هەیە کە بەرپرسارانە ئیشەکە گوێ بە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنەکە کە ئێمە ئەمانە تۆقکەینەوە لە نێوەندە ئەکادیمیەکانە گوێ بە یاسا بەرکارەکان ئەیە بۆی دوورکەوێت و لە تاوانەکانی بڵاوکردنەوە کە ئێمە ئەمانوێت تەرکیز لەسەرمەکەین میدیایەکی تر هەیە کە بە میدیای بەدیلە ئەمە من و تۆ بەکاریێنی کە ڕەنگە هەر ڕۆژنامە نووس نبینی بەپی زەوقی خۆمان بەپی جەوی خۆمان ئەسڵن ناو لە میدیاکەمان نانی لە پیجەکەمان نانین پیجێکی ساختە دروزەکەین ئەوەی پێمان خۆش بێت هەیە بڵاوەکەینەوە و بەشێک لەوەی کە بڵاوەکەینەوە ڕەنگە تەشکیل بێ بۆ سەر تۆ ڕەنگە تەداخل بێ لە حیاتی شخصی تۆیە ڕەنگە چوزانە حەزمان لە هاکردن بێ هاکی مۆبایلەکەی تۆ بکەمە کە ئێستا هاکەرێکی زۆر هەیە کەمانە بەشێکن لە طبیعەتی ئینسانەکە تۆ چۆن ئەم طبیعەتە جیاوازانە ڕێگەکەیتەوە قسەکەی ئێمە لەسەر ڕێخستنەوەیە هەم لە ڕووی پیشەییەوە هەم لە ڕووی یاساییەوە مەبەستەکەم ئەوە بوو کە ڕاستە ئەرکەکە هی میدیایە میدیا یەکێ لە ئەرکەکانی هۆشارکردنەوەی وەرگرەکانی بەڵام کە ئێستا میدیا خۆی پێویستی بە هۆشارکردنەوە بێ لە چۆ بێ ئەبێ لە نێوەندێکی ئەکادمیەوە فێری ئەوەی بکەی کە مەسەلەن هۆشارە میدیایەکەی بەرزکاتەوە هۆشاری میدیاییش زیاد لەلایەنێکی هەیە بۆ نمونە ئەو بەرنامانەی کە ئێستا لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە لە بینی کەوانەیە کەوانەی کە پێیانە وترێن میدیای خۆشباری یا ئینتەرتەینمنت میدیا کوا ڕەگەزی پەروەردەیی لەو بەرنامانەیە کوا ڕەگەزی دەرونی لەو
میدیانەیە ئەویان کەناڵی ناوخۆی ئاسمانی هەیە کەناڵی ناوخۆی خەریکی کات بەسەربردن خەریکی کات بەسەربردنێکی زۆر خراپ کە تەسیراتی زۆر سلبی هەیە بۆ نمونە پرسارێک لە میوانێنێ میوان لە هەموو شوێنەوە کۆڵە حەبیبی خوایە چ بکە بەوەی کە تۆ میوانەکە بێنی هەدەفەکە دەوێت بیشکێنی سوچی کەی لە بەردامی لە بەرچاوی بینەرەکانەوە کۆمەڵی پرساری لێ بکەی کە لە ڕووی پیشەییەوە نەگونجاوەتەوە پرسارانە بکەیت لە ڕووی یاساییەوە تاوانە ئەو پرساران زۆر پەیامەکەت گەشت دکتۆرجان لەبەر کەمی ماوەی بەرنامەمان ئێمە سپاس دەکەم لە ماوەی 1 دقەیە ئەگەر بکرێت وەڵامی ئەم پرسیارم بیتەوە ئایدیایەکی لەم چەشنە کوردەکەی بیرۆکەیەکی لەم چەشنە بە بۆچوونی جەنابەت چۆن هەوڵ بیرێت بکرێت بە پلانێک و ئەم پلانە خاوەنی ئیرادە بێت بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت بچێتە بواری پراکتیکیەوە لە بیرۆکەوە بچێتە بواری پراکتیکیەوە لە ماوەی 1 دقەیە هەڵبەت خوێندن و پەروەردەی میدیایی ئیشێکی دەستە جەمعیە ئیشی تاکە کەس نییە من ڕەنگە لە ئاستی خۆمە بتوانم کۆمەڵی وتاری لەسەر بنووسم کۆمەڵی توێژنەوەی لەسەر بکەم بەڵام ئەمە بێ بەرفراوان بێ خۆشبەختانە ئێستا ڕێکخراوی چاودێری میدیای کوردی باوبەشی لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە لە ڕۆژی چوارشەممە حەڤەی 11 2021 کە سیمپۆزیەمێکە بەسێ بۆ مەبەستەوە 3 پانێڵە و لەوەیە شەنوکەوی ئەم بابەتە ئاکرین بۆ ئومێدەی کە ڕاستپەردەکانی ئەم سیمپۆزیەمە بەرز بکرێتەوە هەم بۆ وەزارەتی پەروەردە هەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆی ئەوانیش بێنە سەرکەت بیر لەوە بکرێتەوە کۆنفرانسێکی بەرفراوانتری بۆ بکرێەوە نەتیجەی کۆنفرانسەکە ئەم ڕاستپاردانی لێەوە بێت دەروەیەکی لەوانە منهەجەکە گۆڕانکاری بەسەر بێت لە باخچەی ساوان و دەست پێکاتەوەکو خوێندنی باڵا پرۆژەی لەو چەشنە نەگەشتۆتە پەرلەمانی کوردستان بە بەڵێ یانە خێر عەفومکە تەسەوڕ ناکەم گەیشت بێ زۆر سپاسانەکەین مانومانکردن خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان هێنین و بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ